چەندین ساڵە خەڵکی چەمچەماڵ داوای جێبەجێکردنی ئەم پرۆژەیە دەکەن. چەند جارێکی دیکەش بڕیار لە جێبەجێکردنی ئەم پرۆژەیە دراوەکە چەمچەماڵیەکان بە فریادڕەسی خۆیانی دەزانن بۆ چارەسەربوونی کێشەی ئاوی خواردنەوە، بەڵام ئەمڕۆ لەسەر فەرمانی تایبەتی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاردراکان پرۆژەیە جێبەجێ بکرێن. مەبەستمە گفتوگۆی زیاتر بکەم بەڕێز ئاری ئەحمەد بەڕێوەبەری گشتی ئاو ئاوەڕۆی هەرێمی کوردستان لە هەولێرەوە میوانی من دەبێت. کاک ئاری ئەم کاتت باش زۆر بەخێر بێ بۆ کوردستان 24. دەکرێت باسێکی پرۆژەکەمان بۆ بکەی بزانین پرۆژەی ئاوی گۆبتەپە چەمچەماڵ چییە و گرنگی چییە؟ بەڵێ زۆر سپاس بۆ ئێوەی بەڕێز ئەو کاتەی بینەران و بیسەرانیشتان باش. پیرۆزبایی لە خەڵکی دەبەری چەمچەماڵ دەکەین، ئەوەی کە چەندین ساڵە بەدەست بێئاویەوە و کێشەی و گرفتەکانی ئاو و ئەو خەڵکە خۆڕاگرەی ئەم دەبەرە کە بەڕاستی کارگەیشت بۆ ئەوەی کەوا بە هاوینان جاری وا بوو لەمە سڕێیان دەگەیشتە 8 ڕۆژ تا 10 ڕۆژ تا سڕ ئاوێکیان بەبەر دەکەت و لە باشترین حالە لە وەرزی زستان 4 ڕۆژ و 5 ڕۆژ بووە. ئەو پرۆژەیە دوای دراسەکردنێک لە ساڵی 2021 لەسەر فەرمانی جەنابی سەرۆکی حکوومەت بەوەی کا دیراسەیەکی ورد بکرێتن کەەوە کێشە و گرفتەکانی شارۆچکەی چەمچەماڵ ئەوەش تیمێک پێکێنرا کە خۆم سەرپەرشتی بابەتەم دەکرد و چەند دوو پلان لەو راپۆرتە دوو پلان ئامادەکرا. پلانێکی کورتخایەن کە ئێستا کە تەندەرەکە دەرچووە و کاری لەسەر دەکرێت هەرچەندە ئەو پلانە کورتخانەکە دەبات زووتر کاری لەسەر بکرێتن بەران دواکەوت. پلانی دووەمیشان ئەوە بوو پلانێکی درێژخایەن بوو، ئەویش بە دروستکردنی پرۆژەی ئاوی گۆبتەپە چەمچەماڵ. پرۆژەکە پێک دێتن لە وەرگرێکی ئاو، محەتەکی معالەزەکردن و 3 محەتەی گواستنەوە و هێلی گواستنەوە بە درێژی 58 کیلۆمەتر کە لە توانایدا هەیە لە هەر کاتژمێرێک 3400 متر سێجا ئاو خاوێن بکاتەوە و بگوازێتەوە بۆ شارۆچکەی چەمچەماڵ. کاک ئاری ئەم پرۆژەیە کێشەی ئاوی چەمچەماڵ چارەسەر دەکات یان بەتەنیا چەمچەماڵ یان تەکیە و ناوچەکانی دەوروبەریشی؟ بەێ ئەو پرۆژەیە بەخۆی لە پرۆژێکی ڕەسەن کەەوە پێکاتیە لە پرۆژێکی بەتوانێت 6800 متر سێجا لە کاتژمێرێک، بەڵام بەهۆی ئەوەی کەەوە گرفتی سەرەکی منتیقەکە لە ناو شارۆچکەی چەمچەماڵ بووە ئەوە بوو کرا دوو قۆناغ یەکەمیان 3400 ئێستا دەکەوێتە بواری جێبەجێکردن و تەواوی شارۆچکەی چەمچەماڵ بۆ ماوەی 20 ساڵی داهاتوو کێشە و گرفتەکانیان نامینێتن. کەی دەست بە جێبەجێکردنی ئەم پرۆژەیە دەکرێت کاگاری؟ خۆتان نەزانن چەمچەماڵ چەندین ساڵە بە تایبەت لە هاوینانە بێ ئاون و کەی تەواو دەبێت پرۆژەکە؟ بەڵێ بەجێرەی ڕێکارەکانی بەجێرەی ڕێکارەکانی عقدکردن و واژۆکردنی گرێبەست ئەوڕۆکە گرێبەستەکە واژۆکرا. هەر لە میانی واژۆکردنەکە جەنابی وەزیری شارەوانی دڵنیای تاکید لەسەر کۆمپانیا کردەوە کەوا دەبێت لە بەیانیەوە ئیش و کارەکانی دانانی کەمپ و ڕێکارەکانی یەکلاکردنەوەی زەوی زارەکانی ئەو بۆ ئەو پرۆژەیە و مەسارەتەکان و دەستپێکردن بە کاری مەسحکردنی ڕێڕەوەکان و فحوسات و دانانی کەمپ لە ماوەیەکی زۆر نزیک دەتوانم برێم لە ماوەی 30 ڕۆژی داهاتوو ئەو کارانە گشتی تەواو دەبێتن و پرۆژەکە دەکەوێتە بواری جێبەجێکردنی فعلی و ماوەی پرۆژەکە 730 ڕۆژدانرایە. بەڵام ئێمە داوا تەمان بە دڵنیاییەوە داوا لە کۆمپانیا کراوە بە ماوەیەکی قیاسی ئەو پرۆژەیە تاوکاتن و عادیاندایەکەوە بە ماوەیەکی کورتتر ئەو پرۆژەیە تاوا بگرێتن. زۆر باشە. پرسیارێک لای من هەیە کە بۆچی ئەم پرۆژەیە پێشتر ینی بڕیاری جێبەجێکردنی درابوو بەڵام چەندین جار دواکەوتووە؟ هۆکار چی بوو؟ بەێ ئەو پرۆژەیە لە ساڵی 2013 گرێبەستێکیش کرا لەگە کۆمپانیایەک، بەڵام بەهۆی دروستبوونی قەیرانی دارایی لە ساڵی 2014 و 15 بە شێوەیەکی ئارەزومەندانە ئەو پرۆسەکە گرێبەستەکە هەروەشێنراوە و چونکە قەیرانی دارایی بووە کۆمپانیەکان نیان دەتانی کەەوە پرۆسەکە ئەو پرۆژەیە جێبەجێ بکەن. وەکو دەزانن ئەو پرۆژانە پرۆژەی استراتیجینە، ئەو بودجانێکە بۆی دابین دەکرێتن بودجەی زۆرن و ئەو پرۆژەی ئێستاکە بڕی 78 ملیۆن دۆلاری بۆ دابین کرا کە پێویستە لە ماوەی ئەو 2 ساڵی
ئەو 1970 ڕۆژێک کە دیاری کراوە ئەو بڕپارەیە دابین بکرێتن و بدرێتن بۆیە ئەو کاتیل بەهۆی قەیرانی دارایی پرۆسەکە هەروەشێنراوە بەڵام وەکو باسمان کرد ئەمە لە ساڵی 2021 زارش کە دیراسە کراوە و خۆشبەختانە لە ساڵی لە بیدایەتی 2023 ڕێکارەکان دەستی پێکرد بەهۆی ئەوەی ئەو پرۆژە استراتیژیانە پرۆسەی تەندەرینیشیان زۆر تایبەتە کار لەسەر ئەوە کراو و خۆشبەختانە ئیشکارەکانیان تەواو بوو ئێستا کە بەجێرەی ڕێکارە حکومیەکان لەسەر شێوازی دیزاین بیلد ئۆپەرێت دیزاینکردن و دروستکردن و بەکارخستنی پرۆژەکە جێبەجێ دەکرێتن ماوەی دیزاینکردن و دروستکردنەکەی 1930 ڕۆژە ماوەی بەکارخستنەکەشی هە لەلایەن کۆمپانیە بۆ ماوەی ساڵێکیش بەکار دەخسترێتن باشە کاگاری ئەمە چارەسەرێکی درێژخایەن و ئینشاڵا کۆتا چارەسەر دەبێت بۆم بابەتە بەڵام چارەسەری ئانی چییە لە ماوەی ئەم 2 ساڵە چۆن ئەو بۆ چەمچەماڵ دابین دەکەن بەڵێ ئەو ڕێکارانەی کە گیراوتە بەر بۆ منتیقەی چەمچەماڵ ئێستا کە لە پرۆژەی ئاوی پرۆژەکانی ئاوی دوکان ئەوەی کە ئەو لە بەشە ئاوی سلێمانی 25,000 مەتر سێزا دەدرێتە چەمچەماڵ بەهۆی هێڵێکی گواستنەوە لە تاسلوزە کە دەگاتە خەزانی سەرەکی چەمچەماڵ ئەو 25,000 بێزگە لەوەی کۆمپاکتێک هەیە و لە ئێستا کەدا لێدانی دەبیری قوڵ لە منتیقەی کانی شەیتانی پێدەرێن و کۆکردنەوەی لە خەزانێکی 400 مەتر مکعبی ئەویش دەنێردرێتن بە هیوای ئەوەی کە لە ماوەی 2 مانگ تا 3 مانگیشکە ئەو پرۆژیان تەواو بیتن و ساڵی دابێ و ساڵی پاشتر ئەتماد بکرێتە سەرەوەی تاکە ئەو پرۆژێ تەواو دەبیتن و یەکێک لە ئیستیفادەکانی ئەو پرۆژێش ئەوە دەبێتن ئەو 25,000 مەتر مکعبەی کە باسمان کرد لە کاتی تەواوبوونی پرۆژەکە ئەو بەشە ئاوە بۆ سلێمانی دەگەڕێتەوە کە ئەوانی شاری سلێمانیش بەخۆی گرفتی ئاوی زۆرە بەڕاستی ئەو ئیسپاری دەبیتن لە هەمان کاتدا لۆ چارەسەرکردنی شەشە و گرفتەکانی ناو شاری چەمچەماڵ پرۆسی تانکەرین هەیە لەو شوێنە بە تانکەر ئاودابین دەکرێتن و چەند بیرێکیش هەیە ئەو بیرانش ئیسفادەیان لێ دەکرێتن لە ئێستاکەدا بەڵێ دەست خۆش زۆر سپاس بەڕێز ئاری ئەحمەد بەڕێوەبەری گشتی ئەو ئاوڕۆی هەرێمی کوردستان ئەمە هەواڵێکی خۆشە پیرۆزبایی لە چەمچەماڵیەکان دەکەین دەست خۆش کاکاری